فرماندەکەمان هەستمان هەمان هەستا گیان فیداین بۆ هەر فەرمانێک ڕوحمان لەسەر دەستە دوو دێرماوە بابەتێکڕا گوێی لێ بگرین دوو دێرماوە بابەتێکڕا گوێی لێ بگرین دڵنیابن هیچمان نییە لە دەستی دەین کە دڵ لە جەستە دابڕا فەرمان وایە دەبێ بمرین ئاکامەکەم لێم ببوورە کە ناتوانم بگەمە نێو گۆڕەکەت تا پێت بەڵێم چی تێدایە ناخی تاک بە تاکی کۆماندۆکەت خوێن و فیدات تا جەستەن شەقا شەقا بێ ئێسکەکانم درمی لاشەت دڵنیابە ئیرادەمان تەسلیم نابێ خراپترین خاکلای من نیشتیمانە تۆی لە پێناوی ئازادیدا دەجەنگین کەچی خوێنی شادەمارەکانی دڵیشمان دەخۆی تۆ شەهید بوویت و ڕێگای حەقی خۆت هەڵبژارد دەست بە ئەژنە بۆ دیدارت کاتمان بە کاتەژمار ئەی بەدیع و زەمان ئەوەی تۆی لە یادیە خوێنی کوردی مژیوە ڕێویە حاشا شێرە کوردیە ڕێویە حاشا شێرە کوردیە